زۆر جار ینی ئەوەمان بیستووە شەڕی کوچە و کۆڵانەکان، شەڕی دارستان، شەڕی مەسەلەن شاخ و ناو بەفر بەم هێزانە دەست پێ بدرێت. ینی بۆ ئاوا ئەو شوێنە سەختانە کە شەڕتیادا ینی چەقی ئەبێتە چەقی شەڕ ئەم هێزانە هەڵەبژێردرێت بۆ شەڕانە. تۆ ئەگەر سەیری هەر سوپایە بکەی یەکێ بڕوا بۆ مەشق وڵێن کاتێکە چوو تەژنی جلی لێبەر کرد ئەو پەڕیبا لە مەشقا مانگێکی پێشێتن فێرە چەکێکن ئەم چەکە چۆن پاکەکرێتەوە چۆن نەکرێتەوە چۆن تەقەی پێەکەی دەفیشەگی پێتەقێنن بەڵام هێزی تایبەت جیاوازە ئەوان لە مانگێکان نابن حرەکەمەکەی لە وڵاتانە لە 9 مانگەوە دەست پێکە تاکو 3 ساڵ ئەگەر لە ماوەی ئەو 3 ساڵە فێری هەموو جۆرە شەڕێکن ئەبێ بگونجێ لەگەڵ هەموو شوێنێکە لە ناو خانووا بێ لە ناو شارا بێ لە شەقامە لە بەفرە لە شاخە لە بیابانە لە ناو دەریا لە ناو مستەنقعات بڵین قوڕاو بێتن شوێنێک ئەو مەشقانەیان بینیوە لەبەرەوە ئەگونجێن دەست بەجێکە ئەچێتە شوێنێکەوە ئەزانێ ئەو مەشقەی کردویەتی چۆنە و لەگەڵ ئەو شتەیە ئەگونجێ و ئەتوانێت شەڕەکەی حتا سەرکەوتن دێنێتن ینی شەرت نییە هێزی تایبەت لە هەموو شەڕێکا سەرکەوتوو بێ بەڵام لە سەتانەوە تا کەسپێردرا بە و سەرکەوتووە سەرکەوتووە زۆر باش کاک سەلام چەکی دەستیان چییە ینی هیچ شتێکی تایبەت هەیە بە هێزی تایبەت چەکی دەستیان یەک ئەبێ سووک بێتن دوو ئەبێ چەکێکی باش بێتن ینی لە ڕووی وەزنەوە سووک بێ سووک بێ چەکێکی باش بێت جگەلەوە تکنۆلۆژیان زۆر پێەیە هەموو جۆرە ئاڵاتێکیان پەیوەندیان هەیە لەگەڵ مانگی دەستکردا هێزی تایبەت لە وڵاتان کە ئەجوولێتەوە بەبێ فڕۆکە لە ئاسمان ناجوولێتەوە فڕۆکەی سیخوڕی هەیە لە ئاسمان وەکو بلاکبرد ئەمریکیەکە یان سی هێرکلیس پەیوەندیان هەیە ئەمە لە ئاسمانەوە هەموو شتێکە بینێتن ڕێیان پێشانەداتن چەکیشانە بێ باش بێ و سووک و بچووک بێتن نابێت چەکی گەورە بێتن چونکە ئەمانە جوولانەوەیان لە ناو فڕۆکەیە لە ناو هەلیکۆپتەرە لە ناو زری پۆشایە ساعتا کۆگەر بگەڕێتەوە بۆ نمونە لە عێراقی وت چەکی هێزی تایبەت مەزەڵیە بۆ مەزەڵیە لەبەرەوەی کە تۆ سوار فڕۆکاوی نابێت قۆناغی هەبێ گەورە بێتن مەزەڵی ینی مەزەڵە پارەشوت بە پارەشوت خۆی فرێداتە خوارەوە ئەبێت چەکەکەی بچووک بێتن بیچەمێنێتەوە لەبان سنگی بەم شێوازە شۆن زۆر نەگرێن نابێتن لەبەرەوە ئەو چەکانی هەڵێگرن ئەم جۆرە چەکانەیە بەس چەکی باش ئەوە نییە بڵێ قەناس چی ڕۆڵێکی هەیە بۆ ئەوان بۆ ئەوەندە باسی قەناسێکرێ بەدەست هێزی تایبەتەوە هێزی تایبەت بەبێ قەناس ناتوانێت بجوورێتەوە قەناس سەرەکیە لە هێزی تایبەتە هەبێ پرۆفێشناڵیش بێتن سەتەوە نییە یەکێ بێنیتن قەناس بێتن و لەگەڵیانە بێتن تۆ ئەگەر هاتت هێزێکت هەبوو پێک هاتبوو لە 8 کەسەوە ئەشنە شوێنێ بتەقێنەوە یان یەکێ ئازاد بکەن بەردەوامە بێت دوو قەناس هەبێتن بۆ ئەوی بتوانێت ئەمانە بپارێزێتن چۆنیش لە چوونە پێشەوە بۆ ئاگاداری تش ینی ئەم هێزانە تایبەتانە زۆری سلاحی بێدەنگ هەڵەگرن کاتم لەگەڵ خۆیانە کە ئەشنە ژوورەوە ئەو دوو قەناسە یان سێ قەناسە ئیشیان چێ ئیشی ئەوەیە کە دەوروبەری ئەم هێزە ببینێ ئەم 8 نەفەرە ڕێیان بۆ بکاتەوە حرەز بێ لەبان نقطەیەکی بەرز بێ لە شوێنێ بێتن ئەم لێدا بۆی بتوانێت ئەو بڕاتە ژوورەوە ینی هەمویان قەناسیان پێ نییە ئەمانەی کە ئەچن زۆری چەکەکانیان بڵین دووربینی پێوەیە بەس ئەوە بۆ نمونە ئەم وێنەیە ئەمە قەناسە بەدەست ئەم هێزە تایبەت ئەوانە قەناسە بەس ئەوە قەناسی سەرەکی نییە ینی بڵێ ئەم 170 بێ بارات کە بەکاری دێنێتن ئەمە تەنها لە کاتی هێڕشکردن بڵین لە مەسافەیەکی دوور بێکەمێ هەتاکوچێتە ژوورۆ ڕێ بۆ خۆی پاکاتەوە تاکوەگاتەنە ئەو شوێنە بەڵام قەناسی تر هەیە لەگەڵیانە لە شوێنی پشتەوە ڕاوەسێتن و لە هەمان کاتە ئەگەر هاتووە هێزە کشایەوە کەوتە دوای تۆ وەکو پێتم وت کاتت هەیە بێ دەرچی لەو ناوە ئەم قەناسانە ئیشیان چێ هێزێکە کەوتە دوات تۆ ناوەستی شەڕ بکەیت پێویست بۆ ناکە بێ بکشیتەوە دوایەوە بێ تااقەتێتە بێ بە هێزبی ڕاکردنت ئەمانەی کە هێزی تایبەتن وەکو پیادەی تر نین ئەبێ بتوانن ڕاکردنیان سەریع بێ بۆ نمونە لە رووسیا 12 چرکیانەوێت لە 100 مەترە لە هێزی تایبەتە هەروە بۆ وەرزشی ساحە مەیدانە ینی ئەوەی بیزانم هینە بۆڵت بەڵێ ئیسیان بۆڵ بە نۆ چرکە و
هەمان داوای دوانزە چرکیان دیەکەن لە رووسیا لە هەنێکیان هیترەمە کە کشایەوە قەناسەکان چارەسەری ئەماناکە لەو هێزە تاخیرەکە کە تۆ قەناس لێتدا ناتوانانی بجوولەیتەوە بەبێ خۆت ماتکەی بزانی لە کوێ هەتاکو حرەکەتەکەی ئەو کاتە ئەو هێزە تایبەتە دەرەچێ و ئەو کەسەی هێنابێتەنە ئازادیان کردبێتن ئیشیانەوە دەبێت.